سەماعەت شوێنێکتان پێم نیشاندەم کە کۆشتی سپی نییە، بەڵام سەردەمانێک لە کۆشتی سپی زۆر گرنگتر بوو. ئەویش ئێرەیە 6 ساعاتە سیاری لێداژم هەتا گەیشتمە وڵی شارۆچکەیە کە لە ناو چیە لە ناو وێست ڤەرجینیا. وە پێتان نیشان دەمزانە چیە مەمنوعیشە، بەڵام هەتا سوێری دەکەم هەموو دەوروبەرمەم کامیلەیە. هاتیمەتە ناو ساحەکەیان، وڵی نازانم شادەکەم سارەکانی بەخوا هەمووی دەری کۆنگرێسمانوانەنە خامژم زازەفێ زۆر دەکەمە پێینی خۆمامی 34 ساڵ بوو حکوومەت ئەو شوێنەی بە کەس پیشان نەدەدا، یعنی ئەوە سەرۆت زانی فندقە، بەڵام هەموو بانکەرەکان لە خوارەوەنە. ئەو پۆلیسە پۆلیسە دەبکەی بخۆم دەچمە ژۆرێ. ماشەڵڵا ئەو چیکە تەماشایکە والله برا کۆشتی سپی لە خۆیتی بینیتانە جەماعەت. In a quarter mile, turn left onto Top Notch Cottage. باشە برای خۆم باشە تەماشاکە برا ئاگادان لێیە ئەوەش کۆشتی سپی. ئێستا کۆمپانیایەکی ماشەڵڵا برا من دەچم لێرە تەسوورە خۆکەم چاکەم باکەم. وتڕێ لە خەڵکی مەگەرەوەتەوە من خۆم دەچم لێرە نابێت. ئێستا کە بە ئیستراحات هاتم ڕوخسەتیشم وەگرت تەماشاکەن بزانن کۆشتی سپیشی بە قوربان دەکەن یان نە. تەماشاکەن جەماعەت. گوڵ و گوزارێک ئەو دادەیەش هاتە بە ڕسمی باشە. جەماعەت ئێرە کۆشتی سپی نییە، بەڵام ڕۆژێک لە ڕۆژان لە کۆشتی سپی مهمتر بوو لە بۆ ئەمریکای. چۆن شتغەنەوە مەعلەمە، یعنی لە ساڵی کاتێک کە ئەمریکا نەوەویەکەی لە هیرۆشیما و ناکازاکی یابانیدا، تەبەن حربی زەنجیرانی دووەم کۆتایی پێهات. لە پاش ئەتیحاد سۆڤیەتی و ئەمریکا کەوتنە شەڕی جەنگی سارد معروفە، هەتا نەوەتەکان تا 89 ئەمریکا دواتر باڵا دەستی خۆ نیشاندە بۆەوەی کە چوە سەرمانگووە و وردەکارێ ناباز ناکەین. هێشتا ئەمریکا لەگەر رووسیا ترسی ئەوەی هەبوو کەوا نەوەوی لە یەکتر بدەن. لەوەی ئەمریکا لە 50 لە سەردەمی کابینەی ئایزنهاوەری لە کابینەکەی لە 50 تا 58 ئێرەیان دروست کرد. تەمەنەوەی وە دەزانێت فندقە شکلیش وەکو فندق وایە، بەڵام 4-5 قات لە خوارەوەی چەند قات لەسەر هەیە، ئەوەندە قاتش لە خوارێ هەیە. لە بۆچی دروست کرد؟ لە بۆ هەموو پیاوانی حکوومەتی کۆنگرێسمان بەخۆی بە منداڵەکانیانەوە لە حاڵەتێکە گەنەوەیان لێدا ئەوانە زوو بێنێ ئێرە. طبعاً لێرەش داوامیان دەکەن تا ماوەشی حتا ببووە ستۆریجێک هەتا 3 دەکەیت وەکو دەڵێ 34 ساڵان 58 تا 90 هەتا 92 ئەوە لێرە خۆیان مات دەکرد، یعنی هاترسەکە باید خۆیان مات دەکرد، بەڵام بە معدل نەداهات نێرە. طبعاً ئیتر ئەوە ببووە طبعاً بینایەکە کاتێک کە دروست کرا چێ دروستی کرد؟ شەریکەتی زۆر زیف دروستی کرد، یعنی زۆرش معروف نەبوو. فۆرسیت بوو وڵای نازانم بنووسینەکە دەنووسمەوە ناوەکەمێ، بەڵام نامێ مهم مۆزوعەکەی ئەوەیەکەوە ئەوە لۆ دروست کرابەوە. هەتا ساڵ 92 کەس نەیدەزانی، یعنی ئەو ستافەکەش داوامیان دەکرد هەموو ستافی وەکو فندق، تەما فندقەکی وەکو 5 ئەستێرەشەوە ستافەکە داوامیان دەکرد و زۆر بە تەبیعی ستافیش نەیدەزانی ئەوانێکی ئیشان دەکرد، بەڵام لە خوارەوە ئەو هەڵایەشی دروست کردبوو. هەتا 92 واشنگتن پۆست ئێرەی کەشف کرد گوت شتێکەوە هەیە. ئیتر لەو کاتیەوە ئیشیان پێ نماوە، تەواو ئیشەکەیان کەشف بوو. ئیتر چیان کرد ئێستا بەپێی ئەوەی تەماشام کرد و سێرچەکەم کردی ئەوە شەریکەکی داتا ستۆریجە داتا کۆ دەکاتەوە لێرە ئۆفیسەکانی لێرەنە. ماشەڵڵا چەند جوانە لێە. کابرای کەرکوچی گوتنی ئەخەر معقول چییە؟ لە هەموو ئەمریکا بینایەکی ئەوهانیە بە کۆشتی سپیشتەوە ئەوها جوان نییە، بەڕوا بکەن ئەوها جوان نییە. ئەو 5 قا 6 قات لەسەرێ و
5 لە عردیە لە وێز ڤرجینیا کە ویلایەتێکە زۆر معروفیش نییە لە ناو جەرگەی چیاکانی ئەپلەشیان چیاکان ئێرە پێ ئەپلەشیان یعنی لە لاچەپەک شارۆچکەکە یعنیەگە تەشبیه بیتن وەکو ئەوەی لێ هەولێر سلێمانی چەندەوەنا شارۆچکەیە کە لەو دەوروبەرەی عربەت هەوام نمونەی عربەت دەینەوە خودت شاوێسی هەولێر یا خۆت یعنی ڕانێژنا ڕانێکە گەورەیە بەڕاستی مقابل شاوێسی کە لاچەپەکە بە مقارنە لەگەر هەولێرێ ئەوەی لێوێن دەردروستکە بینە پێش چاوت ئەوەی لێوێن دەردروستکەی دەبی ئیشەکیان پێبیت ئیشەکەش ئەوەیە کە باسم کردیا لە بۆ خۆیان پاراستنی خۆیان ماڵ و منداڵیان زانە چه زەخمە